شنیا بەختیاری ئێرزان ڕانێری کێکۆشین کاراتی لە تەمەین 10 ساڵیەوە دەستم بەم وەرزشە کردووە ئێستا تەمەنم 18 ساڵە واتە 8 ساڵە ئەم وەرزشە ئەەکەم و توانیمە حەوت ئاستی پشتوێن ببڕم و بەشداری پاڵاوانتی زۆرم کردووە لە کوردستان و دەروی کوردستانیش پاڵاوانەتی ئاسیا و عێراق و پاڵاوانتە ناوخۆیەکان و بەشداری ڕاهێنەریە عسکەرە تەدریبەکانی عێراقم کردو و توانیمە شاردە و مەدالیای زۆر باش بەدەست بێنم. بەشداری زیاتر لە 12 پاڵاوانتیم کردووە سپاس بۆخوا لە هەموویان توانیمە مەدالیا بەدەست بێن و ئاستی باشمە بێت. خۆی وەرزشەکەمان زیاتر بۆ پاڵاوانتی دوو بەشە کۆمیتە و کاتە. زۆر بەیکات لە کۆمیتە بەشداریم کردو توانیمە پلە بەدەست بێن و لە کاتا شار باماشە و توانیمە شاردە و مەدالیای باش بەدەست بێن. خۆی ئاستی پشتوانەکان ئەگۆڕێت حەوت ئاستە سپی بۆ پرتەخاڵی 2 مانگ ئۆپەری 3 مانگە و تا پشتوانەکە ئاستەکەی بەرزتر بە کاتی زیاتری ئەوێت کە بی بە پشتوێن ڕەش ئەو کاتە دانەکانە لە بینی دانەکان 6 ساڵ هەیە 2 ساڵ 3 ساڵ ئەوە 2016 دەستم پێ کرد تا 2019 کە بووم بە پشتێنی قاوەیی و زۆر سپاس بۆ مامۆستای من کە ڕاهێنەری منە و ئەو ئەمیاری هێناوە سلێمانیەوە نوێنەری سازمانی ژیابانە و ئەو زۆر یارمەتیان بەڕاستی تا کە بووم بە پشتێنی قاوەی اینجا قاعەیە دەستم و تەلەبێ خستە بەردەستم و تر بەم شێوێ لە هۆڵەکەی هەواری شار و لەم هۆڵەش هەر تەمرین ئێمەوە بە کچان و بە مناڵە. من بە مناڵان و بە کچانی ئەڵێمەوە ئیتر مناڵەکان لە 5 ساڵۆتیایەتی تا 15 ساڵ 16 ساڵ ئەوە کچ و کوڕ بێجیاوازی و کچانیش گەورەکان لە تەمەنی گەورەوە بە تایبەتی بە کچانی ئەڵێمەوە. تر گروپاتمێ دوو گروپم هەیە گروپی شەوانیشمێ و دوو گروپی 3 گروپە گروپێکی شەوان و دوو گروپێ بە ڕۆژە. زۆر سپاس دایک و باوکمەکەم زۆر پشتگیریان کردم بە تایبەتی دایکم لە مناڵی وعنی ئەو کاتە من نەم ئەزانێت بەڕاستی تا ئەها تەمەنی پێ ئەکەیت ئینجا بیرەکەیتەوە ئەو زۆر یارمەتی منیە عنی دایمە هەوڵی لەگەڵا ئەم ئێوە بەردەوام بە هەوڵ بە ئەمە بخۆ باشە زۆر پشتگیری کردم زۆر سپاسی هەردووکیانەکەم بە تایبەتی دایکم و مامۆستای منیش زۆر عنی بەجێر هەست ناکەی کە کەسێکی بێگانێ ئەمەنە بەباشی مامەڵە لەگەڵ خوێندکارەکانێکە ئەو زۆر پشتگیری کردم هەوڵی لەگەڵام تا گەشتم بەم ئاستەی ئێستام. بە تایبەتی مامۆستای من و دایکم زۆر پشتگیرم بوون باوکشم بەمان شێوە بەڵام ئەو دوانیان کاریگەریەکی زۆریان هەبوو بۆ من. ئەم ساڵ پێ 12م تاوا کرد سپاس بۆخوا و سپاس بۆخوا زۆر باش بوو عنی زۆر زیرە بووم لە چا ئەوەی کە کاتی تاقیکردنەوەکانی ژەر بەردەوام ئەهاتم بۆ ئێرە عنی هیچ کاریگەری نەبوو بەسەر قوتابخانەوە بڵم نمرەکانی دابەزاندووە. سەرەتا 2016 بوو کە دەستم پێ کرد هەر ناوەندی کێکۆشین کاراتی ئەو کاتە بەو شێوێ یاریەکەمان گەورە نەکرد بوو تەنها هۆڵێکمان هەبوو لە شاری سلێمانی بەڵام سپاس بۆخوا ئێستا هۆڵەکانمان زیاد کردووە عنی لە 2016ەوە بەشداریم کردووە ئەو کاتە لە قاعەکەی ئەم قاعەیە نەبوو قاعەیەکی تر بوو هەر ناوی ناوەندی کێکۆشین بوو هەر لە شاری سلێمانیش لە دایک بووم هەر لێرەش ئەژیم سەرەتا بەڵێ زۆر ناخۆش بێ عنی هەر تەنان لە کەسە نزیکانمەوە یعنی بە دایکم باوکمیان ئەو ئەم کچە چۆنە بە بەشداری ئەوە بکات چۆن ئەبێ ئەو کچ نابێ ئاوا بەشداری ئەم شتە قورسانە بکات و خراپە و بەڵام دایکم وتی من هەر ئەمەوێ بەردەوام بێ هەر ئەمەوێ شتێکی باشی لێ دەرچە بە ڕاهێنەرێکی باش بەڵام ئێستا کە ئەوانی شەبین ئاوا سەرکەوتوم و بەشداری پاڵەوانتی ئاسیام کردووە و ئێستا توانیمە بم بە ڕاهێنەر ئێستا ئەوان پشتگیری مەکەن لە سەرتاوە پێیان باش نەبوو. دو 2016 کە دەستم پێ کرد خۆی هەر ئەم یاریەوە لە پشتوین پرتەقاڵێ ئەو کە اینجا ئەتوانی بەشداری پاڵەوانتە گەورەکان بکەیان ناوخۆییەکان کە بووم بە پشتوێنی پرتەقاڵی ئیتر لە 2016ەوە بەشداری پاڵەوانێتیەکانم کردی سلێمانی و کوردستان و تر بەرەبەرە تا پاڵەوانتی ئاسیا و ساڵ 2019 بەشداری پاڵەوانتی ئاسیام کرد لە وڵاتی ئێران لە کۆمیتە و کاتە توانیم پلەی دووەم و سێم بەدەست بێنم. تر 2020 بە هەمان شێوە 2020 پاڵەوانتی
هی جیهان هەبوو لە یابان بەڵام بەوەی کۆرۆناوە نەمانتوانی بچین پاڵمانتیەکان ڕەت کردەوە ئیتر ئەم ساڵیش خۆیان ئەبووە بەشداری بکەین بەڵام بەهۆی نەبوونی سپۆنسەرەوە و ینی پشتگیری بۆ قاعەکە نەمانتوانی بەشداری بکەین بەڵام هەر ئەم ساڵ مانگی دوو بەشداری پاڵەوانتی ئێرانمان کرد و سپاس بۆخوا لێش دوایین پلەی باش بەدەست بێن خۆی کۆشنکاراتی سێ بەشە کۆمیتە و کاتە و کیهۆنە یعنی ئەو سێ بەشە ئەنجا یاریەکە تاو ئەبێت و دارشکاندنمان هەیە و ئەو ڕۆژە دارشکاندن هەبووە بزانام ئەوە سەرنج ڕاکێشاوی دارشکاندنمان هەبوونجا هەر ئەو سێ بەشە زیاتر گرنگی پێدرێ هەنێک کاتی نمایشیەکان دار ئەشکێنین یان بە گروپ یان بە تەنیا کاتا ئەڕۆین کۆشین واتە نیهایەتی ڕاستی کۆتای ڕاستی ئەمی ئەگەر ئەمە سەرنجی ناوکەی بین ناوکەی ئەمەنە جوان بکە تا لێ ورد بیتەوە زیاتر ئەم وەرچە و بەلاوە جوان و خۆشە ئەوێت کۆشین کاراتی واتە کۆتایی ڕاستی خۆی کاراتی واتە شەڕکردن بە دەستی بەتاڵ ئێستا ئەم مەرشم بۆی زۆر بەلاو جوانە یاریەکان لەمسینی تۆ هەموو هێزی خۆت بەکارێنی هەموو توانای خۆ بەکارێنی لە بۆ نمونە پاڵوانێتیەکە بەتەنە ئەوە نیە بڵێ نمایشیەکە جاروایە کە کاتایەکیش ئەڕۆی بۆ نمونە کاتا کە دوو دووش نیە بێ کۆشەڕەکە ئەمەنەی لاکە بێ ینی هەناسە و تون ئەبن جا کە دوو بێ کۆشەڕەکەی ینی شتەکان تا لێ ورد بیتەوە زیاتر ئەم مەرشە و بەدڵە بێت گروپەکان سێ گروپە یەکشەم و سێ شەم و پێنجشەمە شەم و دووشەم و چوارشەمە ئیتر لێرە بەتەنیا هەر منیش نیم ڕاهەنەری ترمان هەیە جاروە ئەگەر من بۆم نەگونجە ئەوان یارمەتیم ئەن یارمەتی یەکتر لێرە زۆر ئەین بە دیاریکراوی نازانم چەند خوێندکارن بەڵام لە هەشتا زیاتر بەرەو سەرەوە کاتێک شەڕێکت تووشە بە بەرگری لە خۆ بکەی بەڕاستی زۆر گرنگە خانمان بەشداری ئەم وەرشە بکەن دایکان پشتگیری کچەکانیان بکەن بۆ ئەم وەرشە تۆ ماسوولکەکانە بەهێز ئەبێت جسمێکی ڕێک و جوانە ئەبێت هەروە دەتوانین فێری بەرگریکردن بیر لە بەرگریکردن بیر ئەمانە هەمووی زۆر گرنگن بەتایبەتی بۆ خانمان و ڕاستە ئێمە لە کوردستانی خەڵک زۆر پشتگیر نییە بۆ خانمان بۆ تاقیکردنەوەی ئەم وەرشانە ئەم بەشداریکردن بەڵام پێویستە عنی ئەمە گوێ بە هەنێک قسەنین گرنگەکە خانمان بتوانن وەرشە جیاوازەکان تاقی بکەنەوە ئەم وەرشەش یعنی بۆ خودی ئەو کەسەی بەشداریەکە زۆر سوودی لێ ئەبینێت هیوادارم دایکان پشتگیری کچانیان بکەن و خانمانیش بەشداری ئەم وەرشە بکەن چونکە زۆر گرنگە. نام لەرە عمەرە تەمەنم 13 ساڵە تازاتم بۆ ئێرە بۆ ئەم بەشە مانگونیوەکە بە لێرە یاریەکەم پێشتر یاریکی بۆکسێنم کردووە خوێنکاری پۆلی دومیانی هەشت هیچ تاسیرێکی نەکردوتە سەر خوێندنەکەم لە خوێندنەکەش و لە یاریەکەشم ئەتوانم بەردەوام دایک و باوکم پشتگیریان کردوم و بە تایبەتی دایکم زۆر پشتگیری کردوم و هەموو مناڵک حەز و خولیایەکی هەیە ئەتوانێت بێنە ئەم بەشە ئیشەڵا پشت بەخوا بەتەمام تا ئاخیر لەگەڵ یا بڕۆم هەر یەکە و حەز و خولیایەکی منیش حەز و خولیام هەبوو بێن بۆ یاری کاراتی پێشتر یارزانی کیکبۆکسێن بووم و لە هەفتەکە سێ ڕۆژێم بۆ ئێرە شەممە و دووشەمان و چوارشەمانیم و مامۆستانگینیش تەمرینمان پێکا ڕۆژانە لێرە دایک و باوکیان پێشەکی هەبێ دایک و باوکیان پشتگیریان بێت و ئەبێ بزانن ئێنە دەستکێ تاوەکو یاریەکەیان بکەن و مناڵانیش حەز و خوریای خۆیان من لێرە هاانیان ئەم کاتوان بێن بۆ یاری ناوم گوڵیار بەرهەمە تەمەنم 13 ساڵە ماوەی 2 ساڵ و 6 مانگە لێرە یاریەکەم پشتوێنی سپیم تاوا کردووە لەگەڵ پرتەقاڵی شین و زەردە پشتوێنی قاوەی ماوە بۆ بگەم بەڕەش لەلایەن مامۆستا شینیارەوە تەمرینم پێکرێت و هەفتەی 3 ڕۆژە. سڵام من ناوم ڕۆز مەجیدە ئەم ساڵ دەرچی پۆلی هەشتم ماوەی 4 ساڵە لە ئەم یاریە تەمرینەکەم کیکۆشنکای کاراتی و لە چەندین بتوڵە بەشداریم کردووە کە تیانە ئەم مەدالیانە بەدەستهێناوە و زۆر دڵخۆشم کە هاتووم بۆ ئەم یاریە و زۆر کیکۆشینم خۆشەوێ کیکۆشین تێکەڵ بۆ بە خوێنم هانی مناڵانی ترێم ئانەی هاوتەمەنی خۆمن کە بێن بۆ ئەم یاریە و بێن تەمرین بکەن لای هەنێکە زوایە کە ئەم یاریە تەنها بۆ کوڕانە بێ کاراتی یان
جملاستی یان هەر یاریەکی تر بێ وازانم تەنها بۆ کوڕانە بێنە خێوانە ئەم یاریە ئەسڵان بۆ کچان باشترەوە لە کوڕان چونکە کوڕان ئەتوان بەرگری لە خۆیانکەن بەڵام کچان ناتوانن بۆیە ئەگەر بێن بۆ ئەم یاری و خۆیان بەهێز بکەن ئەتوان بەرگری لە خۆیان بکەن و بۆیە زۆر باشە کە بێن بۆ ئەم یاریە. من چەند قۆناغێکم تێپەڕاندوی پشتێن سپی و پرتەقاڵی و شین و ئێستا لە زەردام چەندین بتوڵە بەشداریم کردو بتوڵی کۆمیتە و بتوڵی کاتە لە هەمویانە باش بووم لە بتوڵی دهۆکە پلەی یەکەمم بەدەستهێنا زۆرترین بتوڵم کردو. هیوادارم کە بتوانن نەک ئەم یاریە چەند یاریەکی تریش بتوانن بەشداری تیا بکەن چونکە بەڕاستی یاریەکی زۆر باشە ئەبێتە هۆی بەهێزکردنی لەش و من نام سمە هێمنە ماوەی 8 ساڵە ڕاهێنەرم من لە تەمەنی 3 ساڵیەوە دەستم پێ کردووە و تەمەنم 16 ساڵ ئێستا دەرچی پۆلی 11 سەرەتا کە هاتم بۆ میاریە لە ڕێگەی باوکمەوە بوو چکە باوکم هەر خۆی لێرە مدەڕیبە ئیتر لە ڕێگەیەوە منیش هاتم بۆ ئەم یاریە من کە سەرەتا هاتم بۆ وەرزشە لە ڕێگەی باوکمەوە بووم چکە ئەو لێرە ڕاهێنەرە هو هەر لەم ناوەندە فێری ئەم وەرزشە بوو یاریەکە ئێمە پێگاتۆ لە کاتە و کۆمیتە ڕوبەڕووبوونەوەیە و کاتە حرەکاتە ئەڕێ لە کیهۆنیش پێک هاتووە ئەم وەرزشە لە کۆمەڵگەی ئێمە تازە بەڵام لە جیهان بڵاو بۆتەوانێ و کچ لە وەرزشەکە ئێمە لە کیوکوشینکای کاراتی پێگەیەکی بەرزی هەیە و نزیکەی 4 ڕاهێنەری ئافرەتمان هەیە لێرە و هەفتەی 3 ڕۆژە یاریەکان بەڵام ئێمە خۆمان لە هەفتەکە 3 ڕۆژ ناین چکاینی کەشمان هەیە چۆن بڵێ گروپی کەمان هەیە و 1 ساعت و نیو تەمرینە خۆی ئەم وەرزشەیەکی ئێمەیکەن هەم جەستەمان بەهێزە بێ هەمە توانین بەرگریکەین لە خۆمان و ئەوە نییە هەنێ دایکپاک ئەوەیە ترسێڵێ ئێمە زۆر لە فەتحە تەرسین بە مناڵەکانمان بکەینەوە یان بە زۆر پێیان بکەین نە ئەوە چۆن بڵێ لەسەر خۆ پێیانەکەین بەرەبەرە تا ڕایەن لەگەڵ وەرزشەکەمانە ئەم وەرزشە بۆ مناڵان زۆر باشە لەبەرەوەی لە یاریە ئەلکترۆنیەکان دووریانە خاتەوە و بۆ کچانیش هەر وەکو ئێمە شان بەشانی ئێمە بێنە پێشەوانێ بێنە ناو وەرزشەکەمانەوانێ و تاقی بکەنەوە. 1 2 3